لێ مناڵ ئازیزەکانی هاوڕێم چۆنن باشن؟ باشی هەمووتان خاسن؟ بەڵێ ئەی یاخوا هەمووتان خاس بن. من زۆر دڵخۆشم ئەزانن بۆچی؟ بۆچی لەبەر ئەوەی یەکەم جارێ ئێمە ئەم سروشتە جوانە ئەم گوندە جوانەی کوردستان ئەدی پێم بڵێ ئێرە کوێیە؟ عەبابەیلێ ئەی باشە گوندی عەبابەیلێ سەر بە پارێزگای کوێیە؟ هەڵەبجە هەڵەبجەی شەهید یەک چەپڵێک قای بۆ خۆتان. ناڵەکان بەڵێ پێتا خۆش بۆ هاتمە گوندەکەیەوە ئەی منە ناسن بەڵێ من ناو تێدەی دیسەڵات ئافرین کەواتە سەیری بەرنامەکانی منەکەن بەڵێ ئەی سەیری بەرنامەکانی تەواری هاوڕێم بەڵێ ئەی چیرۆکەکانی داپیرە بەڵێ زۆر باشە کەواتە ئێوە بینەری ماوەی مناڵانی کورساتن وایە زۆر باشە حەزەکە چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە بەڵێ باشە چیرۆکێکتان بۆ خوێنمەوە دواتر ئێمە لاتان و هەندێک گفتوگۆکەین باشە باشە ئەڵێ کوڕێکە بوو ناوی شیروان بوو شیروان ئەبێتە وەرزشوان بەراورد بە هاوڕێکانی شیروان کێشی زۆر بوو واتە قەڵەو بوو ئەمە شوای لێکرد بوو نەتوانێ بەشداری چالاکیە وەرزشەکان بکە کاتێک وانەی وەرزشیانە بوو هەستی بە شەرمێکی قوڵ ئەکرد و نەی ئەزانی چۆن خۆی دەرباسکە هۆکاری قەڵەویەکەی شیروان چی بوو زۆر خۆری بوو وایە چونکە جگە لە ژەمەکان هەر کاتێک هەستی بە بێزاری بکردایە دەرگای سەلاجەکەیە کردەوە و خۆراکی بەردەست کەوتایە ئەی خوارد دواتر چیە کرد پاڵەکەوت و یاری بە ئایپادەکەیە کرد تاخەوەی بردەوە دوانی وەڕۆیەک ئاری هاوڕێی هاو بە شوێنی و پێیوت شیروان نای بچین دوو گۆڵی بکەین شیروان لە دڵەوە حەزیە کرد بچێ بەڵام بەهۆی قەڵەویەکەیەوە داوای لێبوردنی لێ کرد ئەم دۆخە شیروانی بێزار کردم زۆر بەلایەوە قورس بوو هاوڵەکانی بەدڵی خۆیان یاری و وەرزشیان نەکرد و ئەمی شەر لە ماڵەوە بوو هەرچەنە بەردەوام بیری لە چارەسەرە کردەوە بەڵام بەکردەوە نەیەتوانی هەر بەردەوام بوو لەسەر خواردن و دانیشتن و تا هاو کێشی زیاتریە کرد ڕۆژێکیان مامۆسای وەرزش دوای ئەوەی وانەکەی شی کردەوە وتی ئێستا کاتی ئەوەیە بە شێوەی کردداری وانەکە جێبەجێ بکەین وتی ئەرکەکەشمان بریتێ لە بازدان خوێنکارەکان نۆرەیان گرت هەر کەسە لە نۆرەی خۆیان ئەچووە سەر هێڵەکە و بازی ئەیە کە نۆرەی شیروان هاو مامۆسا پێیوت دەی شیروان جان نۆرەی تۆیە شیروان تەمەشایەکی ئەملای خۆی کرد و تەمەشایەکی ئەولای خۆی کرد بە دوودڵیەوە ڕۆیشت تا گەیشتە سەر هێڵەکە وشمی خواردەوە بۆ دواوە هەر چۆنێ بوو باسی هەڵا بەڵام بەداخەوە بازەکەی زۆر کورت بوو ئەزانن بۆچی بەهۆی قەڵەویەکەیەوە
خوێندکارەکان هەمووی دایانە قاقای پێکەنێ مامۆساوتی پێویست ناکە کەس پێ بکەنێ گرنگەوەیە شیروان هەوڵی خۆیە ئەو بەو بازە هەنگاوی یەکەمی بڕی ئێستا ئەوەی لەسەر شانێتی بەردەوامبوون و کۆڵ نەدانە قسەکانی مامۆسا زۆر کاری لە شیروان کرد شیروان بە دەنجێکی بەرز وتی زۆر سوپاس مامۆسا دڵنیا بە واز لە زۆرخۆری ئەهێنموو لەمە بە دواچی یەکەم وەرزش ئافرین چیرۆکەکەم خۆش بوو چەپڵێکی قایم بۆ خۆتان ئێستا بێمە لاتان و هەنێ پرسیار بکەین باشە هەوار بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشی ئەی خوار باشبی هەوار بەڵێ تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 ئەی ئافرین هەر بشی هەوار بەڵێ وتمانێرە گوندی کوێە عەبابەی لێ گوندی عەبابەیلێ گوندی عەبابەیلێ سەروە پارێزگای کۆ بوو هەڵەبجەی شەهید هەڵەبجەی شەهید ئافرین هەوار بەڵێ لە گوندەکەیەوە قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند 6 شەش بەڵێ باشە ئەی ئەگەر دەرچی بۆ پۆلی 7 و 8 ئەبێ واسی لە خوێندنگە بێنی نەخێر ئەی ئەچن لەکوێ خوێنن لە مەکتەبی کوێ واتە چنە ناو هەڵەبجا خوێنن بەڵێ زۆر باشە ئەی باشە بەچی هاتوو چووەکەن بە پێ بە پێ بەڵێ ئەی باشە ئەبێ مناڵ بەسەر شەقامەکەیە بەڕاکردن بڕوایان ئەبێ بەکوێ بچێ بۆ مەکتەب ئەبێ بەسەر شۆستەکەی بچێ ئافرین هەر بژی هەوارگیان هەوار بەڵێ ئەی شتێکمان پێشکەش ناکەی بە دەی بەفربارین ئایلەم بەفرە باری وە زەوی یەک پارچە زیوانە بەر دیارەنا درەق نە هەورازی بەرز و سەق ئەمەی لە بەفراک بە بێسروەیە و بێچپە منداڵاندەی یاری بکەن جێ یاریتان دیاری بکەن دەی گوچ بنادوو بەرە هێ من ڕاکە هێرش وەرە هیواتۆ پەڵێ خڕکە گوێ ڕزگاری پێسڕکە ئەی ئافرین هەر بشی یەک چەپڵەکەین بۆ وەرگیان بارین چۆنی باشە بارین باران باری بەفر باری ئەوە بارین بەڵێ چۆنی لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین بارین بەڵێ باشە گۆرانیەکەی هەوارە زین باسی چی کرد بەڵێ بەفربارین و یاریکردن وایە وایە باشە ئێرە لە وەرزی زستانە بەفری لێبارێ بەڵێ واتە ساردا بەڵێ باشە ئێمە ئەبێت لە وەرزی زستانە بۆ خۆگەرمکردنەوە دارەکان لە بنا ببرینەوە نەخێر بۆ بۆیە جوانی سروش باشە پێم بڵێ دار سوودی چێ بۆ مرۆڤ هەوای پاک هەڵمژێن ئافرین هەوای پاکمانەیاتێ کەواتە ئەگەر دار نەمێنێ ڕێژەی سەوزایی کەمە بێتەوە بەروبوومان نامێنێ ئۆکسیمان نامێنێ تەپوتۆ زۆرە بێ نەخۆشی زۆرە بێ وایە وایە باشە تۆ ئەگەر بینی و کەسێ دارە بڕێتەوە چی پێڵێ ئەڵێم لێ مەکەرەوە ئافرینە بێ بڵێ دارەکە مەبرەرەوە گوناحە نابێ وایە وایە ئافرین بارین بەڵێ ئەی تۆ زانی گۆرانێکمان پێشکەشکەی بەڵێ دەی ئەی بەرخۆرەکان نەرمونۆڵەکان مسپی و خرپنی وەک کولیلۆکە دەستەموتەشی فێرە باوەشی ڕەنگی بارخۆر جوان و چاوڕشی بۆ هەرکوێکتوم تۆش وەرە لە دوو ئەل لەوە ڕێنم هەر بەکو بێت و وەرە خلاخل بشەوە نەرموشت ببارێنە بەرخی چاو بک ئافرین هەر بشی یەک چەپڵێکانی بۆ لێبەر دەست خۆش ئافرین دیار بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش خزمات چۆنن وەڵا باش نشیان باشن بەڵێ ئەی ئەخوا هەر باش کە ڕۆیشتەوە سەلامیان لێ بکە باشە باش بە دایەلی و بە باوە لێ بڵێ ئەوە زیتەڵە سەلامی لێکردن باشە باش باشە دیار بەڵێ تۆ لە پۆلی چەنی لە پۆلی 5 لە پۆلی 5 بەڵێ ئافرین دیار بەڵێ باشە چیرۆکەکەمان باسی چیە کرد ئەلا باسی زۆر خواردن و قەڵەوی وایە بەڵێ باشە مناڵ ئەبێ نان زۆر بخواتون لەسەری پاڵکە بێ نەخێر باشە ئەی ئەبێ مناڵ کە نانی خوارد یاری بە تابلێت و ئایپاد و شتی وا بکە باشە ئەی تۆ مۆبایل و تابلێتە هەیە باشە بۆ چینیتە بۆ بەکاری نایەنی لەبەرەوەی بۆ چاو خراپ ئافرین بۆ چاو خراپە دوایی زیانمان پێگا دوایی وامان لێ تااقەتی وانە خوێندنمان نابێ وایە ئافرین دیارجان یە چەپڵەکای بۆ دیار ئالان چۆنی باشم باشی
دەنگ و باس و چۆنە باش ئەی خوار باش بی ئالان تۆ لە پۆلی چەندی یەک لە پۆلی یەک ئافرین باشە ئالان مناڵ ئەگەر شەو درەنگ بخەوێ بەیانی زوو خەبەریە بێتەوە بۆ قوتابخانە نەخێر ئافرین ئەیکەواتە تۆ شەوات سەعات چەند نەخێن نۆ سەعات نۆ باشە ئەگەر بێت و شەو درەنگ بخەوی بەیانی درەنگ خەبەرێ بێتەوە ئەچی لە قوتابخانە داوای لێبوردن لە مامۆستا هاوڕێکانە بکەیت بەڵێ ئافرین کەواتە ئەبێ هەوڵ بین ئێمە شەوان زوو بخەوین بۆی بەیانیان زوو وەستین بۆی لە قوتابخانە دوای نەکەوین وایە ئالان جان بەڵێ یەک چەپڵێقای بۆ کاکە ئالان دینە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەیا خوار باش بی دینە جان بەڵێ تۆ لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو بەڵێ ئافری هەر بژی دینە بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە لە عەبابەی لێ خەڵک ئاژەڵداریەکە بەڵێ ئاژەڵ بەخێوەکەن بەڵێ وەکو چی و چی وەکو مانگا وەکو بەرخ ئێ مەریشتانەیە بەڵێ ئێ باشە مەڕ و مانگا و بزن و ئەمانە سوودیان چییە بۆ مرۆڤ بۆ ماست و شیر و بۆ ماست و شیر وایە بەڵێ باشە ئێوە ئەتوانن بەرهەمی شیرەکەی بفرۆشنەوە بەڵێ ئافرین کەواتە وە شتێکی باشە بۆ گوندشینان پێویستە خەڵکی گوندەکان مەڕووماڵات بەخێوکان بەرهەمەکانیان بفرۆشنەوە بۆ ئەوەی چی بکەن سوودی لێ ببینن وایە وایە ئافرین دینەجان دینە بەڵێ ئەی گۆرانی ێزانی بەڵێ ئەدی گۆرانیەکە بۆ بۆ بڵێ باوکم خۆشەویستەکەی ژینم داخەوان و پەژینم سڵاوی زۆر بەتێنم بۆ تۆ باوکی شیرینم ئایشانازی منی سۆز و ئاوازی منی بەهرەی بەختیاریمە ئەم نامەیە دیاریمە خۆشەویستەکەم بابە لە ئێمە دنیا بە تێدەکۆشین بێ وجان بۆ سەربەرزی نیشتمان ئافرین هەر بشی یەک چەپڵێقامی بۆ لێبەر دەست خۆش دینەجان هەر بشی لالۆ بڕێ ئای ئافرین چۆنی باشم ئای ئافرین لالۆ تۆ نەچوویتەتە قوتابخانە نە ئەی حەزەکەی زوو گەورە بی و بچیتە قوتابخانە زۆر باشە کەواتە تۆ پێویستە نان بخۆی پێویستە میوە بخۆی پێویستە شیر بخۆی بۆ ئەوەی وەکو هاوڕێکات و خوشک و براکانە زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە باشە باش ئافرین لالۆجان یەک چەپڵێقای بۆ کاکە لالۆ دەست خۆش ئافرین سۆنیا چۆنی ئەحواڵت چۆنە خۆشە ئەی خوار باش بی سۆنیا بەڵێ تۆش لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند چوار ئافرین هەر بشی سۆنیا بەڵێ تۆ حەزت لە گوندەکەی خۆتانە بەڵێ منیش زۆرم حەز لێیە لەبەرەوەی ناوچەیەکی زۆر جوانە زۆر فێرکە زۆر دڵگیرە سۆنیا بەڵێ باشە گوندی عەبابەی لێ بەچی ناسراوە هەنار شاخی شنوروێ وە شەخسی کەواتە ئێرە ناوچەیەکی گەشتیاریە وایە بەڵێ خەڵکیە بۆم ناوە بۆ سەیران بەڵێ باشە ئەی پێم خۆشە خەڵک کە ئەچێ بۆ سەیران پاشماوەی سەیرانەکان فڕێبەن لەو دەشت و دەرە نەخێر ئەی باشە چیان پێڵێ بۆ ئەوەی پاک و خاوێنی ڕاگرن دەڵێن ئەبێ ئێوە ژینگەکەتان پارێزم ئەوشتانە فڕەنەدە ئەی ئافەری سۆنیا جان هەر بشی سۆنیا بەڵێ ئەی تۆ چیوا پێشکەشەکەی گۆرانی هۆراوەی قوتابخانە مین ئاکەمی ڕەزا قورسە زۆر بەسام و بەتشتا ڕقی لە من و لە تۆیە دژمنی هەموو مرۆیە بۆ ئێمە وەک تەڵەیە دەستکاریکەین هەڵەیە بە هەڤاڵانت پێشە هەر شوێنەیەکەمی ڕێژە با نەچم بۆ ئەوجێ کەمێنی بەدخوی لێە لەک تەقە و بتکوژێ خۆنی پاکت بڕێژێ هەزار نەفرەتی لێبێ جا لە هەر شوێن و جێ ئافەری هەر بژی یەک چەپڵێقامی بۆ لێبەر دەست خۆش ئافەرین ئەنیا چۆنی دەنگ و باسە چۆنە بەڵا باش ئەیا خوار باش بی ئەنیا جان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەندی تانە پۆلیسی لە پۆلی سێ ئافەرین باشە ئەنیا بەڵێ تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتۆر دکتۆری چی دان دکتۆری دان یانی چاو یانی دان دکتۆری دان دکتۆری دان ئەی ئافەری باشە کە گەورە بوویت و ئیشتەڵا بووی بە دکتۆر حەزەکەی بیتەوە گوندەکەی خۆتان خزمەتکەی یا بچی لە شوێنانی تر خزمەتکەی حەزەکەم بێمە بۆ گوندەکەی خۆ
ئافرین کەواتە پێویستە ئێمە کە خوێندنمان تەواو کرد لە هەر شوێنێکی ئەم نیشتیمانە بێ خزمەتی مناڵانی گوندەکان بکەین وایە؟ ئافرین ئالیا جان یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر دەست خۆش هانە هانە بەڵێ چۆنی باشم باشی دەنگ و باسە چۆنە هانە گوێم لێو نییە ئەیبم نییە ئەی یاخوا ئەیبوو نەبێ هانە بەڵێ تۆ لە پۆلی چەندی 5 لە پۆلی 5 بەڵێ ئافرین هانە ئەمەوێ پرسیارێکی لەسەر واتای ناوی گوندەکەتان باشە ئەزانی ئەبابەی لێ لە چیەوە هاتووە ناوەکەی هەندێک کەس توانە ناوی گوندی سازگار بووە هەندێکی دیکەش دەڵێ ناوی ئەواوەی لێ بووە دواتر بۆ بە ئەبابەی لێ تەمەنی گوندەکەمان دەگەڕێتەوە بۆ 1000 ساڵ ئافرین ئافرین زانیاریەکانت زۆر باش بوو واتە ئەم گوندە پێشتر ناوی سازگار بووە یان ناوی ئەواوەی لێ بووە ئەواوەی لێ تەمەنی گوندەکەشتان 1000 ساڵە بەڵێ بەڕاستی ئافرین ئەو زانیاریانە زۆر گرنگە بڵێ بۆچی ئەگەر ڕۆژێ بۆ نمونە سەردانکەرێ یان گەشتیارێک هاتە ئێرە وتی واتای ناوی گوندەکەتان چییە پێویستە تۆ بزانی ئەزاری بۆ لەبەر ئەوەی تۆش زانیاری ئەبەخشی بە کەسی بەرامبەرێ باشە هانە گیان باش ئافرین هانە بەڵێ ئەی تۆ توانی شتێکمان پێشکەشکەی نەما ناتوانی دەقەینە زانیاریەکانت زۆر گرنگ بوون بۆ ئێمە یەک چەپڵێک قایمی بۆ لێبان هەر بژی دەست خۆش لاوی بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش ئەی یاخوار باش بی لاوی گیان بەڵێ تۆ لە پۆلی چەندی 4 لە پۆلی 4 بەڵێ ئافرین هەر بژی لاوی بەڵێ باشە گوندەکەی ئێوە کشت و کاڵەکان زەراعەتەکان بەڵێ باشە چی زیاتر ئەڕوێنن لا تەماتە و خەیار ڕۆشتان تەماتە و خەیار ئەی گەن و ئەوانە ئەچێنن بەڵێ زۆر باشە ئەی باشە تۆ ئەوکاری خێزانەکەەوەکەی لە کاتی زەراعەت و کشت و کاڵە بەڵێ زۆر باشە ئافرین کەواتە مناڵان پێویستە ئەوکاری خێزانەکانیان بکەن پێویستە ڕێز لە خێزانەکانیان بگرن چونکە ماندوو ئەبن پێویستە ئێوە شاوکاریان بکەن و لەو ماندوێتیان کە بکەنەوە باشە باش ئافرین یەک چەپڵێک قایم بۆ لاوی گیان بانە بەڵێ چۆنی باش بانە من نەزانم تۆ خوشکەکە و ناوی چییە ناوی چییە ناوی هانەیە وایە بەڵێ خوشێکی تریشەیە ئەزای ناوی چییە بارین بەڵێ وایە بەڵێ ئامە چەند زیرەکەم هەمووتانە ناسم وایە ئافرین بانەجان بانە بەڵێ باشە ئەزانی واتای ناوەکەوت چییە بەڵێ ناوی تۆ واتاکەی چییە شارێکە لە ئێران ئافرین شارێکە لە کوردستانی ڕۆژەڵات وایە بەڵێ ئافرین هەر بشی بانە بەڵێ تۆ لە پۆلی چەندی 5 5 بەڵێ ئافرین هەر بشی کەواتە دەرچووی بۆ پۆلی 5 وایە بۆ 6 دەرچوو دەرچووی بۆ 6 بەڵێ ئێکەواتە ئێستا لە پۆلی 6 ئەی خۆ ئامادە کردووە بۆ ئەم ساڵی نوێ خوێندنەکە و بەسەر کەوتوی ببڕی بەڵێ هەر بژی ئافرین بانە بەڵێ ئەدی تۆ چیمان پێشکەشەکەی کورسیارن کورسیارن خورتەمێرن جەنگەیارن تپێت و جفت و شیار پێیان نابن چکو دکار مافێ خۆ بەباس کا بستێن نێ دوژمن دوبسکم مارن خەڤان و گورکەهارن چونکی فێڵێوان دیارن ێدی باوەڕن ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبان دەست خۆش هەر بژی ئەمەد بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە بەڵێ باش یاخوار باش بی ئەمەد بەڵێ ناوێکی زۆر خۆشەیە ئەزانی بەڵێ ئەزانی واتای ناوی خۆ چییە بەڵێ چییە شارێکە شارێکە لە باکووری باکووری ڕۆژهەڵات نا شارێکە لە باکووری کوردستان وایە شارێکی کوردیە کەواتە ئەمە جێی شانازی هەمومانە تۆش دڵنیام لە داهاتوە ئەبی بە جێی شانازی هەمومان ئەمەد بەڵێ تۆ لە پۆلی چەندی لە پۆلی لە پۆلی لە چەند مەکتەبانی لە مەکتەب نیت نا چۆن ئەی حەزەکەی بچیتە مەکتەب بەڵێ باشە کەواتە ئەبێت تۆش وەکو هاوڕێکانێ هەوڵ بەی شەوان زوو بخەوی بەنیا زووەسی ئەبێ میوە بخۆی ئەبێ خواردن بخۆی ئەبێ وەرزش بکەی بۆ ئەوەی چی بی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە باشە یەک چەپڵێک قایم بۆ ئەمەد ناس بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە خۆش ئەیا خوار باش بی نازە گیان بەڵێ
باشە ئەمڕۆ بۆ ئەو جلە جوانانەتان پۆشی واموتان ئەو جلانەی بەرتاچی پێڵێن جلی کوردی جلی کوردی ئافرین کەواتە ئێوە ئەبێ شانازی بە پۆشاکی کوردیەوە بکەن چونکە پۆشاکی کوردی پۆشاکێکی ڕەسەنی کوردیە وایە بەڵێ ئافرین ناس بەڵێ تۆ لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو بەڵێ. ئافرین هەر بژی ئەی زیرەکی لە قوتابخانە بەڵێ باشە پێم بڵێ تۆ لەم پشووی هاوینەیە زیاتر خۆ بە چیەوە سەرقاڵەکەی خەریکی چی لە ماڵەوە چیرۆک چیرۆکە خوێنیتەوە بەڵێ ئافرین ئەدی پێم بڵێ زیاتر حەزت لە چ چیرۆکێکە چیرۆکی مناڵان بەڵێ زۆر باشە کەواتە منیش ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناون ناوی گۆڤاری پەپولێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکە ئەویش بە دیاری نردوێتی بۆ ئێوە منیش ئەمڕۆ ئەی بەخشم بە ئێوە باشە نازە گیان باش. ئافرین نازە بەڵێ ئەی چی پێشکەشەکەی گۆرانی ێزانی بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بۆ باوکم خۆشەویستەکەی ژینم باخەوان و پەرژینم سڵاوی زۆر بەتینم بۆ تۆ باوکی شیرینم مای شانازی منی سۆز و ئاوازی منی بەهرەی بەختیاریمە ئەم نامەیە دیاریمە خۆشەویستەکەم بابە لە ئێمە دڵنیابە تێتە کۆشین بێوچان بۆ سەربەرزی و نیشتیمان هەر بژی ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبان دەست خۆش ئافرین ڕۆمان بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە باش ئەحواڵە چۆنە باش هەموو لایەک باشن بەڵێ سڵامەتن بەڵێ ئەی لەخوا بەزیابێ ڕۆمان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەندی چوار چوار بەڵێ ئافرین هەر بشی ڕۆمان بەڵێ ئەوە ئەم ناوە ئاژەڵی کێوی لێیە منە بەڵێ وەکو چی ورت و گورگ و پشیلە و چی و چی ورت و گورگ و پشیلە و ورچیشی لێیە بەڵێ ئەی ئەوە نێب ماخوا ورچ بە کەمی لێیە. ڕاوەستاوە دەوری بە کچ و کوڕ گیراوە ئەو وەراوەیە زانی نەخێر نەیزانی دە باشە ڕۆمان با پرسیارێکە لێ بکەم ڕاوکردنی ئاژەڵەکان بەڵێ کارێکی ڕاستەیان هەڵەیە 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 بەڵێ بۆچی دەبەرەی نابێت بیان کوردین دەبەرەی سوشتەکان ناشین نەبێ ئافرین ئەی باشە ئەبێ ئێمە کەو بگرین و بیکەینە قەفەزەوە بڵین جوانە نەخێر. با لە ماڵەکانمانە هەبێ نەخێر بۆچی ئەو گونا حەنەبێ ئازاد بن ئافرین کەواتە تۆ ئازاری ئاژەڵەکان نایی نەخێر ئاژەڵەکانی خۆشەوێ بەڵێ هەر بشی ئافرین پێویستە ئێمە ڕێگری بکەین لە ناوچوونی ئاژەڵەکان پێویستە خۆشمان بوێن پێویستە خزمەتیان بکەین وایە بەڵێ ئافرین یاک چەپڵی قایم بۆ ڕۆمان گیان دەست خۆش ئانا بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە هەڵا باش تۆش باشی بەڵێ باشە یاخوا باش بێ من زۆرم پێ خۆشەکەڵێن باشی لەبەرەوەی هەموو هاوڕێکانم کە باش بن دڵخۆشیە بۆ من ئانا بەڵێ تۆ لە پۆلی چەندی 5 پێنج بەڵێ ئافرین قوتابخانەکەتان ناوی چی بوو عبابەی لێ هەر بە ناوی گوندەکەتانەوەیە بەڵێ باشە قوتابخانەکەتانە خۆشەوێ بەڵێ ئەی خزمەتێکەی بەڵێ باشە ئەگەر لەسەر زەویەکە بکەوێتە خوارەوە تۆ چی لێکەی هەڵیاگرمەوەی کەمە ناوتەنەکەی خۆڵەکە ئافرین هەر بشی زۆر باشە ئانا بەڵێ تۆ لەگەڵ هاوڕێکانتان لە پشووەکانە زیاتر خۆتان بە چی یاریەکەەوە سەرقاڵەکە بە چیرۆکە خۆمان سەرقاڵ تۆ شۆک هاوڕێکانی ترە چیرۆگە خوێنیتەوە بەڵێ زۆر باشە ئەی بۆچی هەوڵلایەن خۆشتان چیرۆک بنووسن ئەها بۆ نمونە لەو چیرۆکانەوە کە ئەی خوێندنەوە ئێوەش بیرۆکەیەکی لێ وەرگرن دواتر وردە دەستکەن بە کورتە چیرۆک هەتا وای لێ بن بە نووسەرێکی گەورە و باش بۆ وڵاتەکەتان باشە باشە ئانا بەڵێ تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی حەزەکەم بم بە مامۆستا مامۆسا بەڵێ ئەی ئافرین مامۆسا بەرزترین پێگەیە مامۆسا هەموو چین و توێژەکانی وڵات پێکەیەنێ هەمووی پێئەگەیەنێ ئەگەر ئەو نەبێ هیچ چین و توێژێک دروست نابێ وایە وای. بۆیە پێویستە ئێمە هەمیشە ڕێز لەکوێ بگرین مامۆستا لە مامۆسا تاجی سەرمانە وایە وای ئافرین کەواتە ئێمە ئەبێ خۆشمان بوێن ئەبێ ڕێزیان بگرین ئەبێ بەگویانکەین ئەبێ لە قوتابخانە هەر ڕێنماییەک یاخود کەوانەکانیان بۆشی کردینەوە بە عقلی دانیشین و گوێ لێ بگرین وایە وای ئانا بەڵێ ئادی چی با پێشکەشەکەی ئاشتی لەسەر چیاپێلەن دەریا لێبێن ڕوویبار و کانیا لەسەر دلابەر گەنگورا بەرێن شالیل و بلبلا لەسەر ڕوێ بیانێ لەسەر دلێ ژیانێ دێت تەفنە کێسپی ڕێسم بە ئاوازان بێسم پەیاما کوردستانێ ئاشتی بە تەف جیانێ هەر بشیت ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش
ئەلەن چۆنی باشی ئەلەن تۆ منە خۆشەوێ حەزەکەی ببین باوڕێ منیش زۆر تۆم خۆشەوێ کەواتە ئەبێ هەموو ڕۆژێ بیرێ نەچێ سەعات 5 تاوەکو 6 سەیری شاشەی کورساتکەی لەوێ ماوەی مناڵان پیشانەیە فلمکارتۆنی زۆر خۆشمانەیە ئەجا من پیشانەیە کاچم بۆ گوندەکان بۆ لای هاوڕێکانتان ئەجا تەواری هاوڕێم بەرنامەیە من نەخۆشی هەیە بۆ ئەوەی بیبین و سوودی لێ ببینن باشە؟ یەک چەپڵی قایم بۆ کاکەلەن مناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵێوەیە زۆریشم پێ ناخۆشە لەبەرەوەی کاتی ماوەی بەرنمەکەمان کۆتایی پێهاو من حەزمە کرد بۆ خۆم هەر لە لای ئێوە بمێنمەوە بەڵام لەبەرەوەی گوندی تر زۆرە لە کوردستان ئەبێ سەردانی هەموویاکەم ئەمڕۆ لێرە کۆتایی بە بەرنمەکەمێنا هەتا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ